یاریەکانی خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان بەردەوامە و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێمی خولەکەشدا لاوانی نەورۆز میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. یاریەکە بۆ یانەی نەورۆز گرنگی تایبەتی خۆی هەبوو چونکە برنەوەی لەو یاریەدا بەڕەسمی دەیکردە پاڵەوانی خولەکە بەبێ گوێدانە هەفتەی کۆتایی. لە گێم یەکەمدا لاوانی نەورۆز باشتر دەرکەوتن و بە هێرشکردن دەستیان بە یاری کرد. بەرهەمەکەشی گۆڵی یەکەم بوو کە لە خولەکی 11دا ئومێد ئەسعەد تۆماری کرد. هەرچەندە یانەی میوان هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا سەرکەوتوو نەبوو، بەڵام بەهۆی هەڵەی گۆڵچی یانەی نەورۆزەوە ئەنجامی یاریەکە لە خولەکی 37دا یەکسان بوویەوە و ئەو گێمەش بە گۆڵێک بۆ هەردوو لا کۆتایی هات. گێمی دووەم لاوانی نەورۆز بە تەواوی کۆنتڕۆڵی یاریەکەیان کردبوو، یانی پێشمەرگەی هەولێریش بەهێرشی پێچەوانە یاریان دەکرد، بەڵام هەردوویانە سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ تا خولەکی 90+1 کاتێک شیروان کوردستان بە شێوەیەکی جوان گۆڵی دووەمی نەورۆزی تۆمار کرد، بەڵام لە ئەنجامێکی پێشبینی نەکراودا لە خولەکی 90+3دا ئەندرێن ئیسماعیل توانی گۆڵی بەرامبەری یاریەکە تۆمار کاتەوە. پێشفیکی کۆتایی یاریەکە بەهۆی دروستبوونی شەڕ و ئاژاوە لەلایەن هاندەران و فرێدانی بتڵی ئاو بۆ ناو یاریگا و ناڕەزایی یاریزانانی لاوانی نەورۆز و پێشمەرگەی هەولێر لەسەر ناوبژیوانی یاریەکە بۆ ماوەیەکی زۆر یاریەکە ڕاگیرا و دواتر ناوبژیوان فیکی کۆتایی یاریەکەی لێدا و بە دوو گۆڵیش بۆ هەردوو لا یاریەکە کۆتایی هات. بەخوای بەنسبەت ئەنجامەکە بدڵی ئێمە نەبوو بەڕاستی لەبەرەوەی ئێمە لە ململانی یەکەم دەرچین تەنها پلەی دووەم مامەوە کاری لەسەر بکەین بۆ ببینە پلەی دووەم، بەڵام جەماوەرەکە بەڕاستی چەند کەسانێک هەموو جەماوەر نەبوو بە کۆی گشتی هەموو جەماوەرەکە چەند کەسانێک لەولای چەند کەسانێک لەولای وەسعەکەیان تێکدا سەرپەرشتیار و برادرانیش هەر ئەوەندا دەتوان یەک لا دوو لای کۆنتڕۆل بکەن، یعنی دەستای کارژێریانەکەش کەم تەرخەمیان نەکرد بە سەراحەت. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چێت تۆپی کوردستان بەڕاستی ئەو هەر چفریارێک بدەم ئێمە پابەندین، یعنی پاسیانەکەین زۆر سپاسیان دەرانەکەین بەڕاستی زۆر پاڵپشتمان بوون، ئێمە هیچ گلەیەکمان لێ نییە، بەڵامی تر عەسەبیەتی تایە و تووڕەبوونی تایە زۆر ئاسا یاریەکە تاو هیچ کێشێک دروست نەبووە، نە لەگەڵ حەکەم نە لەگەڵ تیپی بەرامبەر ئەوە تا ڕێز و حرمەتمان لێگرت و خەڵکەکانی دەرەوە ئیسا ئیشەڵڵا تۆزیشکە بە سەلامەت ئەڕۆنەوە ئیشەڵڵا پشتیوان بەخوا ئێمە هەر هەوڵی یەکەمی ئەین چونکە یاریەکمان بەدەست و ئێمە ئەگەر بتوانین یەکسانی ژمی لەوێ هەر یەکەمین پشتیوان بەخوا ئەو توانای ئەو یاریزانانە ئێستاش لە ژوور و بەڵێنیان پیاین هەر یەکەمە بین ئیشەڵڵا، بەڵامی تر ئەمەش تۆپی پێ چەندێک لە دەسەڵاتیانە بوو لە یاری ئەمڕۆیە کردیان، ئێمە زۆر لیان رازین، هاندەر زۆر لیان رازیە، دەستەی کارژێریانە زۆر لیان رازیە. هەر لە یاریەکەدا بەهۆی تون دیاریکردنەوە ناوبژیوان چەندین کارتی زەردی بەرەو ڕووی یاریزانانی هەردوویانە بەرز کردەوە و دوو یاریزانی پێشمەرگەی هەولێریشی بە کارتی سوور کردە دەرەوە یاریگا. بڕیارە لە هەفتەی کۆتایی خولەکەدا لاوانی نەورۆز ڕوو بکاتە شاری دووهۆک و ڕووبەڕووی ئەو یانەیە ببێتەوە، بە یەکسانبوون و برنەوەشی لەو یاریەدا بەڕەسمی دەیکاتە پاڵەوانی خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.